خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی پێشەوەی هیچ بڵێم ئەمەوێت چەند ساتێک لەگەڵ میوانەکانم بە بێدەنجی بوەستین دوای پێتان ئەڵێم بۆ فەرموو دکتۆر دانا دووبارە سڵاوتان لێبێ ئەمڕۆ یادی ڕۆژنامەگەری کوردیە سڵاو و درود بۆ ڕۆحی هەموو ئەو ڕۆژنامەوانانەی بەناحەق شەهید کران وە سڵاو بۆ هەموو ئەو ڕۆژنامەوانانەی لەسەر وشەی حەق و ڕاستی و ڕەخنەی بنیادنەر بە تۆمەتی جیاجیاخرانە کونجی زیندانەوە وە سڵاو لە هەموو ئەوانەی کە فەزای ئازادی ڕۆژنامەگەریان لە هەرێمی کوردستان پەرەپێدا و بەرگری لە یەکەن تام ساتانەش ماتەمەکەمان جگەلەوەی بۆ ڕۆحی شەهیدانی ڕۆژنامەنووس بوو بەشێکیشی ماتەمە بۆ ئەو دۆخەی ڕۆژنامەگەری کوردی تێکەوتووە ئەویش بەلاڕێدابردنی پرسی ڕۆژنامەگەریە بە تایبەتی لە دوای هاتنی سۆشیاڵ مێدیاوە لە هەرێمی کوردستان زۆر جار هەندێک بابەت و تەشیر و ناوزڕاندن لە چوارچێوەی مێدیادا جێگەی بۆ خۆی کردوتەوە کە بەڕاستی لەگەڵ بەهاکانی کۆمەڵی کوردی یەکان گیر نییە بە هیوای ئەوەین ئەم بەرنامێ و هەموو ئەو بەرنامانە و هەموو پیرۆزبانەی لام بەرپرسانەوە هەبوو بە خۆداچوونەوەیەک بێ بۆ ئەوەی کە مەودای ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەرفراوانتر بێ بەڵام تۆکمەتر بێ و نەبێتە هۆکاری ناوزڕاندن و تەشیرکردن و خەتێک نەگرێ کە هۆکارێک بێ بۆ تێکدانی کۆمەڵی کوردی میوانەکانم هەرێک لە بەڕێزان پرۆفسۆر دکتۆر دانا ئەحمەد سەرنووسەری گۆڤاری سەردەمی عەرەبی بە سوپاسەوە دکتۆر دانا سوپاس بۆ بەڕێستان هەروەها دکتۆرە سروش شەهاب مامۆستای زانکۆ سوپاس بۆ بەڕێستان دکتۆر دانا من ئەمەوێ پرسیارم لە جەنابەت ئەوە بێ ینی بۆ چوونت لەسەر ئەو ماتەمەی ئێمە هەم بۆ ڕۆحی شەهیدانی ڕۆژنامەنووس هەم بۆ ئەم بێ سەروبەریە قسەی تۆ لەسەر ئەمە چی کە لە هەندێک خەتا چۆتە ناوباری ڕۆژنامەنووسی سوپاستانەکەم شەوتان باش و ئەم یادە پیرۆز بێ لە سەرجەم ڕۆژنامەنووسانی کورد لە هەر جەیەکان لە هەر چوار پارچە لە دەرەوە لە وڵاتانی ئەوروپا و گرنگە کە هەمومان بزانین کە قۆناغی تێپەڕاندنی یا قۆناغی هاتنەکایی سەحافە قۆناغێکی حەزاری گرنگە قۆناغێکی ژیاری گرنگە کە کار ئەکا لەسەر هزر و کار ئەکا لەسەر لایەنی سۆسۆلۆژی و کار ئەکا لەسەر دامەزراندنی کۆمەڵگەیەک بنیادنانی کۆمەڵگەیەک کە هزری کراوە بێ خاوەنی مێشکێکی کراوە بێ و خاوەنی زانیاری بێ و لە هەمان کاتە بیرمان نەچێکە هاتنەکایی سەحافە بۆ خۆی لە هەر کۆمەڵگەیەکە کارکتەرێکی زۆر زیندوو ئەبێ زۆر چالاک ئەبێ لە زیندووکردنەوە و لە هەراشکردنی گیانی ئینتیما بۆ خاک بۆ وڵات بۆ خەڵک بۆ نەتەوە بۆ هەموو ئەمانە و لە هەمان کاتە کارکتەرێکی زۆر هەراش ئەبێ لە بنیادنانی حەزارەتێک و ژیارێک و مەدەنیەتێکی زۆر پتە و بۆ هەموو ئەو کۆمەڵگەیە و دانان و ڕاچەنینی بەردی بناغەی زمانێکی یەکگرتوو کە زۆر زۆر گرنگە بۆ میلەتی کوردی ئێستا ئەم کاتەمان هەموو ئەمانە بەیەکەوە هەموو ئەمانە بەیەکەوە بەردی بناغەی ئەو ڕۆژنامەیە بوو کە یەکەم جار ناوی پیرۆزی کوردستانی هەڵگرت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم سەبارەت بە پرسیارەکەتان کاکە زاناگیان زۆر گرنگە بزانین کە ئێمە پانتایی کاری ڕۆژنامەنووسیمان ڕاستە بە بەراوردکردن لەگەڵ وڵاتانی دەوروبەری خۆمان تا ئاستێک چەند ستێپێکمان بڕیوە و چوینەتە پێشەوە بەڵام ئەگەر هات و بەراوردمان کرد
بەو ئازادیە نەوعی کە ئیدعای ئەەکەین بۆی و بەو ئازادیە نەوعی کە لە یاساکانمانە هەیە و بەو ئازادیەی کە ئێمە دەیان ساڵە زیاتر لە 3 دەیە خەباتی بۆ ئەەکەین و میلەتی کورد زیاتر لە 70 ساڵە خەباتی بۆ ئەکا بەڕاستی ئەو ماتەمەی کە کرد زۆر لە جێی خۆیان بوو و کارێکی یەکجار شیاو بوو و جەدیر بوو بەو شەهیدانەی کە خوێنی خۆیان بەخت کرد گیانی خۆیان بەخت کرد لە پێناو هەڵایسانی شۆڕشی ئازادی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانە بۆیە دەستخۆشی لە یەکەم و هاوکاریش بووم لەگەڵتا شانازیژەکەم کە بەشدار بووم لەگەڵ ئەو ماتەمەی کە کردت. ئێ بە شانازی بە جەنابتەوەکەین دکتۆر دانا گەڕێمە وڵات دکتۆرە چرۆ بەخێربێ وەکو ئەو بە پرسیاری تەقلیدی دەست پێنەکەم ئەو بەشی دووەمی ماتەمەی کە بۆ بە هۆکاری سوۆشال میدیا بەشێک بوو لە میدیا ئێستا بۆ هۆکاری تەشیرکردن هەندێکی بۆ هۆکاری ناو زڕاندن بە تایبەتی بۆ ئافرەتان و تەنانەت داخڵی ناو خێزانەکانیش لە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیا قسەی بەڕێستا دەستخۆشیتان لێ کام هەر چەند ساتێک بۆ گیانی پاکی شەیدانی ڕۆژنامەنووس شەیدانی پێشمەرگە شەیدانی کوردستان کەمە بەڵام بۆتە عورفێک لە لامان هیچ دەستپێکی کارێک جێبەجێ ناکەین تا ساتێک بۆ گیانی پاکیان نەوەستین. لە بیرمان نەچێ لە چەند مانگی ڕابردوو مۆنمنتێکی گەورە لە پارکی ئازادی کرا بۆ شەیدانی قەڵەم بڵێ لەلایەن بەڕێز جەنابی کاک قوبات تاالبانی کە بە ئامادەبوونی زۆرێک لە ڕێکخراوە نێودەوڵەتەکان ڕۆژنامەنووسە نێوخۆی و نێودەوڵەتی و عێراقیەکان افتتاح کرا هەندێک شوێنی چۆڵی مابوو پرسیارمان کرد بۆ ئەو شوێنە چۆڵانە وتیان چونکە هەتا ڕۆژنامەگەری ئازاد بێ هەتا شەڕ لە ناوچەکەیا بێ بێگومان شەهیدی ڕۆژنامەنووس هەر زیاد دەکات ئەمە بۆ خۆی لە ڕاستیە مەترسیە مەترسێکی گەورەیە ئێمە لە بیرمان نەچێ لە ناوچەیەکە ئەژین ململانەیەکی زۆری نێودەوڵەتی هەرێمی نێوخۆیش هەیە بەردەوام لە دڵەڕاوکەی بوونی شەڕەکانای لە دڵەڕاوکەی کوشتن و بڕینی تاکەکانی کۆمەڵگان نەک تەنها ڕۆژنامەنووس بەڵام بەداخەوە ئەیڵێم پاراستنی گیانی ڕۆژنامەنووس ئەتوانم تا بڵێم تا ئەم ساتە مجازەفەیەکی گەورە ئەکرێ پێوەی یەکەم مجازەفەی کوشتن یاخود شەهیدکردنی هەر ڕۆژنامەنووسێک یەکەم ئەگەڕێتەوە بۆ خۆی بۆ ئەو مجازەفەیە کە لە بواری ڕۆژنامەگەری ئەیکا ئەمەی کە ئێمە ئەیبینین تەنها لە کوردستانە نییە لە هەموو ئەو ناوچانەی ئەو وڵاتانەی نیزاعاتیان تیا هەیە شەڕیان تیا هەیە بەردەوام ڕۆژنامەنووس شەهید دەکرێ و ئەکوژرێ لایەنێکی کەی ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەی کە تایبەتمەندن بە بواری ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسان و ئەوانە یعنی پێویستمان بەوەیە زیاتر وشیاری لەلایەن ڕۆژنامەنووسان بەهێزتر بکەین لە کاتێکا ئێمە ئەڵێن ڕۆژنامەنووسەکان مێدیاکارەکانمان لایەنێکی گرنگن لە وشیارکردنەوەی خەڵک بەڵام کە ئەگەڕێینەوە سەر ئەوەی کە ئایا ڕۆژنامەنووسەکە تا چەند خۆی وشیار کردوتەوە لە کاتێکە ئەچێتە بەرەکانی جەنگ لە کاتێکە ئەچێتە شوێنێکە و ململانەیەکی عسکەری و سەربازی تایە تا چەند خۆی وشیار کردوتەوە خۆی بپارێزێ زۆر جار ڕۆژنامەنووسەکە بەداخەوە ئێڵێم لە بەدەستهێنانی ئەوەی کە پێشەنگیەک یاخود سەبقێکی سەحەفی بۆ خۆی پەیدا بکە یاخود گرنگترین وێنە بگرێ بڵێ ئەمە لە کاتی ئیشە سیرەکەی مەترسی ئەخاتە سەرژیانی خۆی بۆ ئەوەی دەستکەوێت بەڕاستی ئەمە لە لای من گونجاو نییە چونکە ئەولەویەت ژیانی تاک خۆیەتی ئەمە لایەنێکی تری لە بواری ڕۆژنامەگەری و ئەم چەند ساڵی بەسەر بواری ڕۆژنامەگەریە ڕۆیشتووە ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە ڕۆژنامەگەری چییە؟ تعریف و پێناسەمان بۆ بواری ڕۆژنامەگەری و مێدیاکار
چییە؟ ئایا ئەمانە لە یاساکانی ڕۆژنامە نووسی جێگەی کراوەتەوە؟ ئایا ئەمڕۆی سەردەمی ئێمە لە گەشەکردنی تەکنەلۆژیایە بوونی وێبتیڤەکان، سۆشیال میدیا، دیجیتال میدیا کە خۆت ئەزانی ئێستا زۆربەی خەڵک بە سۆشیال میدیاوە سەرقاڵە. میدیای هاوڵاتی ئەوەی کە لە دەستی خەڵکا بوو ئێستا زۆر بە بەرفراوانتر لە دەستی خەڵکایە. ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر ژیانی تاک بە تاکی کۆمەلگا لە مناڵێکەوە تا گەورەیەک. مانایتیان نییە من بۆ خۆم دێم ڕسمی مناڵێک ئەگرم و ئێوارە لە سۆشیال میدیا بڵاوی ئەەکەمەوە لە کاتێکە ئەمە ئەبێ بە یاسا بپارێزرێ. ومێدەوارم پەرلەمانی کوردستان، پەرلەمانی عێراق کە لە داهاتووە لە مانگی 11 هەڵبژاردننی بۆ ئەکرێ و کوردستان تەواو بۆ وا دەست بە دانیشتنەکانیانەوە ئەکەن. بیر لەوە بکەینەوە مافی هاوڵاتی چۆن لە ناو مەدیا و سۆشیال میدیا ئەپارێزین. یعنی هەر کەسێک هەر تاکێک نەبێتە گاڵتەجاری لە ناو سۆشیال میدیا. من ئێستا بمەوێت کێشەیەکم لەگەڵ جەناب تا هەبێ خوانەخواستە ئەتوانم بە ناوی فەیک و بە پەیجی فەیک بە هەزاران لایک و کۆمنت لە خۆم کۆکەمەوە تەشیرت پێ بکەم. ئەکید ئەوە زیندانێکت کە بەناو ژیانی خۆتە. کاکزانە ئەوە یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی کۆمەلگا کە بووەتە هۆی تێکدانی ئارامی و ئاشتی کۆمەلگا. چونکە ئێمە بەداخەوە جارێکی تر ئەیڵێمەوە زۆر جار ڕاگەیاندن کار و مێدیاکارەکان، سۆشیال میدیاکانمان، دیجیتال میدیاکانمان تەنانەت هەر ئەویان ماوە لەگەڵ جەنازەی ساحب مردووکە بچنە ناو قەبرەکەوە. یعنی بەڕاستی کارەساتێکی زۆر زۆر گەورەیە لە کەیسی کوشتنەکانە. خۆتان ئەزانن لە هەموو کۆمەڵگەیەکە کوشتن هەیە. باشە بەو ڕێژەی لەوانەیە بڵێن ڕێژەیەکی زۆر لە کوردستانە یاخود لە عێراقا هەیە شێوازی کوشتن. بەڵام ئایا ئێمە میدیاکار بیرمان لەوە کردوێتەوە بۆ پێش پۆلیس ئەکەوین، بۆ پێش هێزە ئەمنیەکان ئەکەوین لە تحقیقکردنا کە ئەمە گۆڕانکاری بەسەر تحقیقەکان و لێکۆڵینەوەکانە ئەهێنە. ناکرێ میدیاکار هەموو ئەو کەیسانەی کوشتن بە شێوەیەک لە شێوەکان ئاشکرا بکە. یعنی وای لێ هاتووە تەریقەی کوشتنەکە، شێوازی کوشتنەکە بە وردی بۆ خەڵک لە ناو سۆشیال میدیا و میدیاکانی خۆیان بڵاوەکەنەوە. ئەمە کاریگەری هەیە لەسەر تاک بە تاکی کۆمەلگا. خۆتان نەزانن هێشتا ئاستی ڕۆشنبیری کۆمەلگەی ئێمە نەگەشتوێتە ئەو ئاستەی کە مناڵەکانی بە دیار تەلەڤیزیۆنەوە لەگەڵ گەورەکانە دانەنیشیە کەواتە ئەم هەواڵانە مناڵیش ئەیبینێ. بۆیە چاولێکەری هەیە لەوانەیە کەسێکی کوشتن بڵاو ئەکرێتەوە کەسێکی تر کە لەوانێ بۆ خۆی کێشەیەکی دەرونی هەبێ، کێشەیەکی خێزانی هەبێ، کێشەیەکی لەگەڵ ڕێفقەکەی هەبێ، ئەچێ لاسایی ئەکاتەوە بە هەمان ڕێگە پەنا بۆ شێوازی کوشتەکە غێر مباشر ینی تەرویجی ئەدەنێ. بەڵێ ئەگەر ملاحەزە بکەی لە ماوەی ڕابردوو چەند حاڵەتێکی کوشتن هەبوو سەیرەکەی ئەگەر دیقەت بن و وردەکاری لە کەیسەکان بڕوانین شێوازی کوشتنەکان وەکیەکە. ئەمە لاساییکردنەوەیە کەواتە ئێمە لە میدیا و سۆشیال میدیاکانمان گرنگی زۆرماندا بەوەی کە چۆن ئێمە ئەبێ خەڵک بکوژین. ئەمە کارەساتە لە ناو کۆمەڵگا و کارەساتی گەورەتریشی لێ ئەکەوێتەوە ئەگەر بێت و ئێمە بەیاسا باشتر ڕێکی نەخەین. کاتێک کە من ئەمە ئەڵێن ببوورە کاکزانەگەیان من یەک شتیکە هەیە ئێمە یاسایەکە ڕۆژنامەنووسی باشمان هەیە بەڵام کەیتە سەر کۆمەڵێک کەیس چەند یاسایەکی تر بەکارهێن یاخود یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل بەکارهێنرێ بۆ عقوبەدان و ئەوانە. بەڵام بەڕاستی لە گەشەکردنی ئەم جۆرە لە تەکنەلۆژیایە و بە بێڕقابە و چاودێریکردنی سۆشیال میدیا و دیجیتال میدیاکان پێویستمان بۆیە زیاتر یاساکە تەفعیل بکەینەوە و تعدیلی بکەینەوە بۆ ئەوەی یاخود یاسایەکی تایبەت بە بواری تەکنەلۆژیا و بەکارهێنەرەکانی تەکنەلۆژیا بەکاربێنین چونکە وەک جەنابەت وتت لە پەیج و سایتە فەیکەکانە خەڵک چونکە کاتێک کە من ڕقم لە تۆیە ئەتوانم بەرامبەری خۆت قسە بکەم بەڵام ئەگەر بمەوێ خراپ بەکاری بێنم ئەچەم چەندین سایت و پەیجی فەیک دروست ئەەکەم بۆ ئەوەی لە کەسایەتی و ناوبانگی تۆ بم. ئەمە هەر تەنها بۆ تاکەکانی کۆمەڵگە نییە ئەمە ڕەنگدانەوەی هەیە لە کاتێکە ئێمە ئەچینە بانگەشەکانی هەڵبژاردن پێکهێنانی حکوومەت لەوانەیە ئێمە مفاوەزات و دانوستانەکان زۆر بەڕێکوپێکی بەڕێوە ئەڕوا لە کاتێکە دیداری کەسێکەکەی وشەیەک هەڵ ئەگرێ سۆشیال میدیا ئەو وشەیە لە ناو سۆشیال میدیا ئەکاتە ترێندێک و بڵاوی ئەکاتەوە کە کاریگەری لەسەر مفاوەزاتەکەیە لە کاتێکە ئەو وشەیە دەرهێنراوە کۆی جملەکە نییە کە ئێمە ئێستا بۆ نمونە پلاتفۆرمەکان پلاتفۆرمی زۆر زۆر هەیە مەسەلەن باوەڕکە مقابلەم بینی و هەرزەکارێک گەڵێ پیاوی چابوازم لێ بێنە قسە ناکە بانەکەومە تیکتۆکەوە سەیریکە هەلە کەسایەتی خۆیە ترسێت تووشی ئەیترها هەجوومێکی بۆ بکرێ ئەچمە لای دکتۆر دانا دکتۆر دانا مەدیا بەشێکە ئێستا وەکو مەسەلەی
پێویستیشی لە هاتووە چۆتە ناو گیرفانی هەموو کەسێکەوە تۆ مۆبایلەکەت دەرەکەی کۆمەڵێک خەبەر دێتە بەردەمت هەڵسەنگانی تۆ بۆ ئازادی بیرۆڕا ینی ناکرێمە هەموو جارێ بپارڕینەوە بۆ کەمێک ئازادی پێویستی بە پارانەوە نییە پێویستی بە کوڕزانەوە نوزانەوە نیە چکە ئەگەر لە بوارەکەی خۆیان لە بواری میدیایە بەڕاستی بەکار بێ خزمەتێکی گەورە ئەکا دز و گەندەڵ ناتوانێت سەردەر بکە مەسەلەی کەسێک بێوە خەتر بکە ناتوانێت کەسێک بێ قانونی بکە ناتوانێت بەڵام ئەوەی کە مەترسیە بە دیوەکەی ترا بۆ مجاملە بەکاردێ ئەو لە هەرێمی کوردستانە کامیان برێوی زیاترە بەڕێز پرۆفیسۆر دکتۆردانا کاکە زاناڕێن بە چەند خاڵێک باسکەم لەسەر ئەم بابەتە و لەسەر هەندێک شتی تریشەیەکە گرنگە بەلامەوە جارێ پێش هەموو شتێ مەسئلەی ڕێکخستنی ئازادی ڕادبەدەربڕین مەسلەی بەدەستهێنانی زانیاری مەسلەی خانەنشینکردنی سەحەفی مەسلەی زۆر مەسائلی تر هەیە ڕاستە ئەمانە یاسا دەورێکی بەهێزی تیابینێ و کاریگەری تیابینێ بینەما دوو شت هەیە نابێ ئێمە ئاگا ینی فەرامۆشیان بکەین خاڵی یەکەم مەسئلەی پەروەردبوونی پەروەردەیەکی میدیایی دروستە بە هەڵە نەڵێن تەندروست غەڵەتە بڵێن دروست کاکە بوونی پەروەردەیەکی میدیایی دروستە کە دەبێ پەروەردە کاری وەزارەتی پەروەردەیە کاری جدی لەسەر بکە ئەم میدیایە کار بکە لەسەر ئەم شێوازی پەروەردەکردنە کار بکە لەسەر ئەوەی کە پەروەردەیەکی دروستی کەسایەتی مرۆڤی کورد بکە لەسەر بنیادیکی ڕاست و ڕەوان خاڵی دووهەم ئەوەیە هیگڵ یەکێ لەو با بڵین خاڵانەی کە ئەوەستێ لەسەر یەکێک لەو بنیادە فەلسەفیانەی کە ئەوەستێ لەسەری مەسئلەی ڕەندیە مەسئلەی فەزیلەتە ئێمە پەروەردەیەکی وامان نییە کە کەسایەتی خۆمان لەسەر بنیادی فەزیلەت دروست کردبێ بنیادی فەزیلەت چییە زۆر بە کوردی حەزەکەم باسی بکەم ئەو کەسەی کە تاوانێک ناکە لەبەر دوو هۆکار نایکە یان ئەوەتە هەست و نەست و سۆزی ئینسانیەتی مرۆڤ دۆستی مرۆڤ خۆشویستنی وای لێ ئەکاکەنیکە کە ئەمە ڕەندی و فەزیلەتە یان ئەوەتە لەبەر ئەو سزایی کە دانراوە بۆی نایکە ئەمەیان حاڵەتی نۆرماڵی ئینسانە کە ئەبەسترێتەوە بە یاسا هەردووکی زۆر گرنگە بەڵام ئەوەی کە گرنگترە لە خاڵی دۆم گرنگتە بریتێ لە خاڵی یەکەم ئێمە بتوانین کەسایەتی کوردی پەروەردە بکەین لەسەر بنیادێکی فەزیلەت ئەم بنیادە وای ینی ئەم بنیادە کاریگەریەکی ئەو تۆی ئەبێ کە ئەو خاڵانەی کە جەنابەت باست کرد لەسەر تیکتۆک و لەسەر چی و ئەمانە ینی بەشێکی زۆری کاریگەریەکی ئیجابی دائەنێ کەوا ئەکا ئەو کەسایەتیە پەنا نەبا بۆ ئەو شێوازە لە مامەڵەکردن حتا لەگەڵ نەک لەگەڵ دۆستی لەگەڵ دوژمنی خۆشیە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئێمە ئەبێ بزانین کە باسی میدیای خۆمان ئەەکەین بە دوو با بڵین بە دوو ئاستی جیاوازا ڕۆشتووە ئاستی یەکەمیان ئەوەیە کە لە دوای با بڵین 1970 و 1990 هاتنەکایی ئەو سەحافەیی کە با بڵین ئامادەگی و حزوری بەریتانیەکان هاتنەگۆڕێ ئینگلیز هاتە گۆڕێ و دواتر 1922 1923 قۆناغیشی ترە تەکانێکی ترە و دواتر 1939 هەتا 49 هاتنەکایی گەلاوێژ و چوونە ناو با بڵین هێنانەکایی ئەدەب بۆ ناو با بڵین ڕۆژنامە و داخڵبوونی مامۆستا برایم ئەحمەد و عەلایالدین سەجادی و هەموو ئەوانەی تریش لە دوای ئەوە 1961 لە دوای ئەوە 1976 لە دوای ئەوە 1970 لە دوای ئەوە ئەو قۆناغە بوو کە جارێکی تر با بڵین بەشی ڕاگەیاندن لە زانکۆ و پەیمانگاکان هاتنەگۆڕێ لە دوای 1990 کە ئەمە ینی کاریگەری ئەو تۆی هەبوو لەسەر پێگەیاندنی ڕۆژنامەنووسی ئەکادمی لە ڕۆژنامەنووسێکی خۆڕسکەوە ڕۆژنامەنووسی ئەکادمی هاتە گۆڕێ سەبارەت بە ئێمە ئەمانەوێ کۆمەڵگەیەکمان هەبێ کە بە ئاراستەیەکی دروستا بڕوە ئاراستەیەک کە یاساتان و پۆی کردبێ ئاراستەیەک کە پەروەردە هەڵی نابێ ئاراستەیەک کە بارێکی کۆمەڵایەتی دروستی هەبێ کە ئەمانە ئەدەی لە یەکتری
ئازادی ڕۆژنامەنووسی خۆی چەکەرە ئەکا خۆی دێتە بەرهەم ئەزانی ئێمە کاکە زاناشتێکی ئەمەوێ بیڵێن بەڕاستی ئەویش ئەوەیە کە ئێمە باسی ئەم شارەی خۆمانەکەین حەزەکەم پێت بڵێم لە دوای 1992 عفو 1992 خەباتی مەدەنی لەم شاری سلێمانیا کراوە حەزەکەم پێت بڵێم یەکەم داواکردنی خوێندنی ئافرەتان لەم شاری سلێمانیا بووە کە مزەکیرە دراوە بە عوسبەت الئومەم ڕۆژنامەی زەرد لەم شاری من و تۆیا بووە حەزەکەم پێت بڵێم لە دوای 1999 تەلەڤیزیۆنی ئازاد لەم شاری من و تۆیا بووە وشەی بیستراو لە ڕادیۆکانە لەم شارەیە بووە لەبەرەوە پانتاییەکی ئازادی زۆر باش هەیە لەم زۆنەی ئێمە کە من هیوادارم زۆنەکانی تریژ یا زۆنەکەی تریش چاو بکە لە ئێمە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەی کە هەمانە نەک بمانەوێت لەم قاوغایە لەم قۆناغای بێڵینەوە ئێمە ئەمانەیە زیاتری بکەین ئێمە ئەمانەوێت گیانی ڕۆژنامەنووسان بەدەستهێنانی زانیاری لەلایەن ڕۆژنامەنووسانەوە پانتاییەکی زیاتر پانتاییەکی یەکسان بگرێت ڕۆژنامەنووس هەیە حەزەکەم بزانی ینی کەناڵی وا هەیە باشە با من لەوە ئەوە پرسیارە جەناب بکەم بە تۆزێک ڕاشکاوانە گفتوگۆکەمان قوڵترکەینەوە یعنی ئەوەی کە تۆکو مامۆستایەکی زانکۆ نەخێرۆکو هاوڵاتیەک لی نیگەرانی لە مەسەلەی مێدیادا چییە ئەنی بە دقیق دەست سەر برینەکەدا بنین ئەزانی ئێستا ویستم باسی خاڵێ بکەم خاڵێکی گرنگە ئەویژەوەیە کە هەندێک میدیاکار هەیە بە حکمی ئینتیمای بۆ ئەو میدیایی کە هەیەی جا میدیایەکی سێبەری لایەنێکە یا میدیایشی ڕاستەو خۆیە نزیکترە لە کاروباری حکومەتەوە نزیکترە لە چوزانم لە لایەنی دەسەڵاتدارەوە زۆر بە ئاسانیەگاتە ئەوەی کە ئەوێ عزیەتی زۆر کەمترە بێ لە ڕۆژنامەنووسێکی ئازاد لە ڕۆژنامەنووسێک کە ڕۆژنامەیەکی زەردی هەیە ئەزانی با بڵێن سەر بەخۆی هەیە لەبەر ئەوە یعنی ئەم پانتاییە ئەبێ بکرێتە پانتاییەکی یەکسان زانی لە هەمان کاتە ئەو خاڵی کە گرنگە ئەوەیە دەبێت هەمیشە ئێمە باسی ئەوە بکەین کە دیراسەی ناحیەی نەفسی و کۆمەڵایەتی خەڵقی خۆمان بکەین لەسەر ئەو بنەمایە ئێمە کار لەسەر بنیادنانی سەحافەی خۆمان بکەین بەداخەوە ئەم دیراسەیە نەکراوە کاکەزانە من ئەمەوێ بوەستین لەسەر ئەمە و لەمەوە دوا دیراساتی ئەکادیمی ئێمە بکرێت لەسەر ئەوەی کە چ ڕەبتێک هەیە چۆن مەسەرەن محەممەد حەسەنی هەیکەل لە بینی سەحافە و ئەدەبە ڕایەڵی دۆزیوەتەوە لە بینی سەحافە و لایەنی کۆمەڵایەتیە ڕایەڵی دۆزیوەتەوە لە سەحافە و دیراساتی نەفسی ڕایەڵی سەیری سێرمانەیە من ئەمەوێ سەحافەی کوردی بیزات کار لەسەر ئەو ڕایەڵانە بکە کە پەیوەندی کۆمەڵایەتی پتە و ئەکەن نەکتێکی ئەدەن دکتۆرەخان باسی هەندێک لەو مەسەلانەی کرد کە دەکرێت ئەمانە بکرێنە خاڵی بنچینەیی بۆ دیراساتی ئایندە ئێمە ئەمانەوێ سەحافەی ئێمە خزمەت بە کۆمەڵگەی ئێمە بکە خزمەت بە تاکی ئێمە بکە خزمەت بە ئارامی دەرونی ئێمە بکە خزمەت بە پتەوکردنی لایەنی بنیادی کۆمەڵایەتی ئێمە بکە کۆمەڵگەی ئێمە دروست بکە مەدەنیتری بکە حەزارەتمان بەهێزتر بکە ئێمە ئەمانەوێ فەلسەفەیەکمان هەبێ ناوی فەلسەفەی ڕاگەیاندن بێ استراتیجێکمان هەبێ ناوی استراتیژی ڕاگەیاندن بێ ئێمە ئەمانەوێ کۆمەڵێک خاڵدا بنین کۆمەڵێک ئاکام و ئامانجدا بنین کە کار بکەین بۆی لە ئایندەیە ئێمە ئەمانەوێت سەحافەی کوردی بگەینە کوێ ئەمە سوالە ئەزانین یەکێک لەو بنچینانەی کە کار ینی بەکاری ئەهێنین بۆ ئەوەی کە بگەینە ئامانجەکانی خۆمان یەکێک لەو مەسەلە زۆر گرنگانە یەکێک لەو کۆڵەکە زۆر گرنگانە بریتە لە ئازادی ڕادەربڕین وەکووتم با زۆر ڕاشکاوانەکو خۆت ئاماژەت پێکرد لە زۆنی ئێمەیە تا ئاستێکی زۆر باش ئەو ڕایەڵەی ئازادی ڕادەربڕینە ئەبینرێ بینەما ڕەنگە لە زۆنەکەی تر بە و جۆرە نەبێ یا زۆر دکتۆر لەبەرەوە شتێکی گرنگە بەڕاستیکە لەسەر ئەو خاڵانە بۆستی سپاسەکەمە گەڕێمە لای دکتۆرە پێش وسمە دکتۆردانە پرسیاری ئەوم کرد مەسەلەن کە تۆ هەرزەکارێک گەنجێک ئێستا ترسێ ئەڵێ بەخوا بەم خەنە
خوا بانەکەومە تیکتۆکەوە بانەکەومە فەیسبووکەوە بەڵێ سەکابرای قسەیەکی جوانی شەکا مناڵکارێکە گەنجێکە یەکێڵێ ئەو بۆ قژی وایە ئەو بۆ سەری وایە و تەمان خۆشی کۆمنتەکان ئەو کەسا خوێنێتەوە ئەکەوێتە بەردەم تێشکانی دەرونیەوە یعنی یان بە دیوێکی ترە پرسیارێکی تر بکە مەسەلەن ڕەواز دراوە بە هەندێک شت مەسەلەن پرۆفیسۆرێکی وەکو دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی کە بەرنامەی هەبێ خۆی وتەنی ڕەنگە 10,000 کەس سەیری کات بەڵام مۆدێلێک چ کوڕچک کەس مەسەلەن یان مهڕیزێک احتراما بۆ ڕووبینەران مەسەلەن هەزاران و ملیۆنان لایک و کۆمنت کۆ کاتەوە خۆی ئەوەی کە ئێڵەی زۆر منتقە دائیما لە سوۆسیال میدیاکانی خۆت دیقەت بە ئەو شتانەی کە جدێتی پێوەیە کەمترین کۆمنت و لایکی بۆیە ئەو شتانەی مەسەلەن گۆرانی لەگەڵە یاخود ئەو شتانەی تەرویجەکەی بۆ شتێک ینی ئەیخەیتە بەرچاو زۆرترین بینەری هەیە ئەمە لە ڕوو دەروونەکەەوە کە باست کرد ئەگەڕێتەوە بۆ ئەو کەپتەی لە ناخی هەر تاکێکا هەیە ئەو بێتاقەتیەی کە تاک ئەیناڵێنێ بەدەست بژێوی ژیان و ڕۆژانە بەڕێکردنی ژیانی ئەو کەپتەیە کە ناتوانێت لە مەجلیسێک یاخود لەگەڵ ڕەفیقەکەی ئەوەی لە ناخێتی بیڵێ ئەمە یەکێکە لە کێشەکان بەڵام بە ئەکاونتێکی فەیکەوە هەندێکیشان هەر بە ئەکاونتی خۆیانەوە لە ناو سوۆسیال میدیا جنێ و ئەیان قسەی ناشرین ئەکان گاڵتەجاری ئەکان ئەم گاڵتەجاریانە بە تاکی خەڵک ئەگەر بیت بە یاسارێکی بخەی کەس ناتوانێت گاڵتەجاری بە کەس بکە چونکە من کاتێکە کۆمنتێکی خراپت لەسەر ئەدرێ ئەتوانی بیدەی بە محکەمە مەجرای خۆی وەربگرێ لەوانەیە بۆ ئەم قسەی من زۆر تەفسیر بکرێ بڵێن یعنی هەر ئەوە ماوە خەڵک لەسەر کۆمنتێک بدرێ بەدادگا بەڵام ئەو کۆمنتە لەوانەیە ببێ بەهۆی کوشتنی تاکێک لە ناوچوونی ژیانی خێزانێک ئەمە بۆ ئێمە گرنگە کە ئەگەر یاسا هەبێ لە هەر هەمومانۆکو یەک بپرسێتەوە دادپەروەرانە بێ کێشەکانی ناو کۆمەڵگە زۆر نابێ ئێستا لە بەهۆی نەبوونی ئەو چاودێریەی لە ناو سوۆسیال میدیا و دیجیتال میدیاکانە هەیە زۆرترین کێشەکان ڕۆچۆتە ناو خێزانەکان و ناو تاکەکانەوە ئێمە لە خوێندنگەکان ئەگەر ببینین مناڵێک یا لە زانکۆ گەنجێک گاڵتەی پێ ئەکرێ و کۆی کە پێ ئەڵین لە عەرەبیەکە پێوتر تەنەمۆری بەسەرا ئەکرێ باشە ئەمە شعور بە نەقز لە لای ئەو تاکە دروستەکان ناتوانێت خۆی پێ بگەینێ ناتوانێت تێکەڵی کۆمەڵگە ببێ بە باشی کەواتە بەردەوام ئەم تاکە چی لێت ئەچێتە سوچێکی قەناعەت ئەگرێ بۆ خۆی لەوانەیە تاکێکی زیرەکیش بێ کەسێک بێ توانایی داهێنان و ئبداعی هەبێ لە ژیانە لە ژیانی خێزانیە توانایی داهێنانی هەبێ لە ژیانی پراکتیکی و کارکردنی لە ژیانی خوێندنی توانایی ئەوەی هەبێ بۆیە ئێمە ڕێگری ئەەکەین کە باسی سوۆسیال میدیا ئەکەین باسی خانەنشینێک ئەەکەین کە مایکەکان بەبێ ئاگادارکردنەوەی خۆی ئەچێتە بەردەمی لەوانەیە خانەنشینێک لە تاو خەم و ناسۆر و داخەکانی ناخی کۆمەڵی قسەی ناشرین بکە نازانێ ئەبێتە ترێندێکی نێگەتیڤانە لە ناو سوۆسیال میدیا کە سوکارەکەی پێ ناخۆشە کچەکەی پێ ناخۆشە کوڕەکەی پێ ناخۆشە خۆی جارێکی کە ئەیبینێتەوە ئەڵێ من بۆ وامود من چۆن ئەم قسەیەم کرد چۆن ئەم قسەیەم لە دەم دەرچوو بۆیە ئێمە ئەبێ لە ناو مێدیاکار و دیجیتال میدیاکان ئەوانەی کە مایکیان بەدەستەوەیە ئەو ڕۆشنبیریان پێ ئاراستە بکەین ئەو بابەتە بەڵێ زۆر بە مهمی دائنەیە من یەک شتی خۆمت بۆ بگەڕمەوە من لە تقریبا لە 94ەوە لە بواری ڕۆژنامەگەریە ئیژەکەم و ئەتوانم بڵێم تا ئێستا یەک جار ڕێز لێنانێکم پێ بەخشراوە لە 94 وەکە لە بواری ڕاگەیاندنا ئیشەکەم بەڵام دایمە شانازیشم بە ئیشەکانی خۆمەوە کردووە من بۆ خۆم جارێک وەختی خۆی بۆ کوردستانی نەو ڕێپۆرتاژێکم کرد ڕێپۆرتاژەکەم وا کرد لەسەر نەخۆشی دەرونی بوو پێویستم بەوەی لە ناو خەستەخانەکە هەندێک وێنە بگرم وێنەکانم گرت وێنەکەم بردەوە ڕۆژنامە بە بەرپرسی ڕپۆرتاژی ڕۆژنامەکەم و وتم ڕجات لە یەکەم ئەم وێنەیە با دەموچاوی کەسەکە دەرنەکەوێ مەغەوەشی بکەی ئەو شتێکی لێ بکەی کە دیار نەبێ شتێکی بخێنە سەر وتی باشە خەمت نەبێ بۆ بەیانی ڕۆژنامەکە دەرچوو وەکو هەر ڕۆژنامە نووسێک پێم خۆشە بابەتەکەم بڵاوە بێتەوە چوم یەکسەر بۆ لاپەڕەیە ڕپۆرتاژم کردەوە سیرەکەم ڕپۆرتاجەکەم دابەزیەوە بەبێ ئەوەی وێنەی نەخۆشەکە وای لێ بکرێت کە خۆم وتومە
ئێ باشە ئەمە لە ڕووی یاساییەوە من تووشی بەرپرسیارەتیەکە هەر ڕۆژنامە نووسێک تووشی بەرپرسیارەتی بێ بۆیە تۆ ئەگەر بەرپرسیارەتی ئەخلاقی و ئێتیکی ڕۆژنامە نووسی بزانی ئینسانی بزانی ئەبێ ئاگات لەوانە بێ ناکرێ من هەر خەبەرێک بیکەم بە لەبەرەوەی ترێند بێ ئەی نەفسیەتی ئەو خێزانە نەفسیەتی ئەو تاکە بۆ جاران خەڵک لە ڕووی دەرونیەوە تێکەچوو لەسەر چەند شتێکی زۆر بەسیت لە ڕووی دەرونیەوە تێگەچوون ئەو تەنەموری کە پێ دەڵم بەسەریانە ئەکرد گاڵتە جاریانە تۆزێ نەخۆش بە ئەوەندەیان قسە لەگەڵە کرد ئەو نیان گاڵتە پێکرد کابرا ئیترە چوە سەر جادە تەواو هیچ شینێکی نەما بۆیە من لێت ناشانەوە بەشێکی سەرەکی ئەو شێویانی کە لە ناو کۆمەڵگە دروست ئەبێ بەداخەوە ئەیڵێن بەشێکی سەرەکی سوشیال میدیا و دیجیتال میدیایە بۆیە داواکارم و هیوەدارم لە هەموو ئەو کەناڵە ڕەسەنانەی کە ئەمڕۆ لە ساحەی مێدیای کوردیە هەن بزانن چی ئەکەنە ترند لە ناو سوشیال میدیاکانە چونکە تۆیەکی کەناڵی وەکو کورسات کەناڵێکی سەنگین کە چەند ساڵە هەیە و هەمومان ئەزانین ئەساسی کورسات لەسەر چ بنەمایەک دروست بووە پێویستت بەو ترێندن نییە کە خەڵک ملیۆنان لایکت بۆ بکات تۆ ناسراوی لە ساحەکەیە هەی ساڵانە چەندین خەڵات ئەبەیتەوە پڕبینەرترینی وەک لەو دیدارەی جەنابی سەرۆک باڤڵ جەلال تالەبانی بینیمان کە زۆر دڵخۆش بوو باسی کردلەوەی کە کورسات بینەرێکی زۆر زۆری هەیە دڵخۆش بوو بۆیە هەر دیدارەکەی خۆشی هێنایە کەناڵی کورسات کەواتە سەنگینی خۆی پاراستووە کەناڵی کورسات دوای ئەوە کەناڵێکە کۆمەڵایەتیە سیاسیە هوەریە هەمووی پاراستۆ بۆ خۆی قەچێکا من لێرم سپاس زۆر سپاس بۆ ئەوە هیوای سەرکەوتنتان بۆ ئەخواتم بۆیە بۆ ئێمە گرنگە کاتێک ئەزانین چ بابەتێکە خینە سوۆسیال میدیاوە بەڕێی من ئەگەر بەرپرسی سوۆسیال میدیاکەتان بم تەنانەت کۆمنتەکانیش هێد ئەەکەم ئەو کۆمنتی کە بەخراپ لەسەر کەسایەتی کەسەکان ئەدا لەسەر ئەوە پرسیارەکەش گوازمەوە بۆ دکتۆر دانا دکتۆر ینی مەسەلەن باوەڕکە من تقریبا 5-6 مانگێک بوو دابڕابووم هاتمەوە لێرە بە سروشتی خۆم يعني ئەوە نیەم بۆ زایدەی پێوە بکەم یان ئاەتێکی قورئانی حەدیثێک بوو دەستم پێ کرد حەدیثەکەش صحیح بوو يعني سەیری هەندێک باوەڕم بۆ کۆمنتانە نییە من ینی لەنا خۆما کۆمەڵێک مقاوم هاتم تایە ئەزانم ئەو کەسە ڕەنگە نەخۆش بێ تەسیر ئەو نەخۆشە تەسیر لە من ناکە من ئەزانم بۆچی وتومە و چ علاقەیەکی ڕۆحی لە نێوان من و خوای گەورەیە هەیە دەیان کۆمنتی ناشیرن بۆ هات ئەڵێ تۆ کافری ئەڵێ لەبەرەوەی تۆ چۆن نەبێ لە کورسات تۆ حەدیثێک بخوێنیتەوە ینی ئێمە دیوێکی جوان هەیە جاکەواتە ئێمە لە 1998ەوە بەڕێز دکتۆر دانا مێژوەکە وەکو جەنابەت باست کرد بە سیلسیلە ئێمە نامانێ باسیەوە بکەین بەڵام شتی زۆر جوانی تایە مەسەلەن ئێستاش لە کۆمەڵێک نامەی ماستەر و دکتۆرایە ئەگەڕێنەوە بۆ ئەوانە بۆ گۆڤاری گەلاوێژ بۆ ڕۆژنامەی کوردستان ئێستا بە دوای چاپێکە ئەگەڕێی مەسەل من تەڵەبەی زانکۆ بووم بە فەزڵ باسەکرا کێچێکی ساخێکی لەو بابەتە دەستەکەوت تا گەیشتە ڕادیۆ و تەلەڤیزۆنیش لە هەندێک گوێزگەی شەڕی ناوخۆنە بێ ئەمەی تیانە بووە ئێستا بۆیە من پانتایەکە لە پرسیارەکانم زیاتر ئەبەمە سەر ئەو خاڵە نێگەتیڤانە بەڕاستی خەریکە جێ بە سنجینی لەقەکە ئێمە چۆن بتوانین احتیفاظ بۆ بابەتەوە بکەن یان زۆر شعر بەکارێنینە چۆن بی بە عەرەبیکەشمان زۆر باش نیە بەڵامی تر کاریگەری وشەکانمان بەسەر بۆمانانە بەسەر بینەرا خۆمان نیشان دەی بڵە عەرەبیەکەمان زۆر باشە جا عەرەبیەکە باشە کاک بزانە منەوە نییە خۆم ئەترافەکە مەڵێم باش نییە دکتۆر دانا چۆن بتوانین ئەو سنجینیە بپارێزین کاکە زانە ئەگەڕێمەوە سەر ینی تەواوکردنی ئەو قسانەی کە کردم کاکی عەزیزم ئەم شتە تەنها ناکرێت بە یاسا برا بە ڕێزەکەم ئەم شتە ڕاستە یەکوتم یاسا بەشێکی گەورەیە کۆڵەکەیکی گەورەیە بەس تۆ بیرت نەچیە کە باسی سەحافە ئەەکەی ئێمە 4 دەسەڵاتمان هەیە بەڵێ سەحافە ڕۆژنامەگەری حەزەکەم بزانیت براکەم کە دەسەڵاتی ڕقابەیە دەسەڵاتی چاودێریکردنە بەسەر هەرسێکی دەسەڵاتەکەی ترەوە لەبەرەوە چۆن ئەکرێت تۆ مەسەرەن بە تەنها بڵێ یاسا ئەمە حەلەکە کاکی خۆم ئینسانە ئینسان تۆ تەعامل لەگەڵ ئینسانە ئەەکەی ئینسان نەفسیەتە پێویستی بە پاکردنەوەی دڵ و دەرونی هەیە
بە تەزکیەی نەفسی هەیە، بە پەروەردەکردنی نەفسی هەیە، بە پەروەردەی کۆمەڵایەتی هەیە، بە احتیفاظ باوکو خۆت وەتی احتیفاظ وانە بە دابوو نەریتی کۆمەڵایەتیەوە هەیە، عادات و تەقالیت هەیە لە ناوە چێ ئینسان زیندووە و ئەمرێ کەواتە زمانی زیندووە و ئەمرێ کەواتە عرف و عادەتی زیندووە و ئەمرێ کەواتە شتی تازە دێتە گۆڕێ کەواتە نەریتی تازە دێتە گۆڕێ کەواتە یاسای تازە دێتە کایەوە بۆیە ینی ئەبێ تۆ کاچی خۆم تعاملی ینی کە تۆ ئەڵێ ڕۆژنامە نووس یعنی تعاملکردن لەگەڵ کەسایەتی و لەگەڵ ئینسانە ئینسان بریتیە لە نەفس لە تعاملکردن لەگەڵ محیط و دەوروبەری خۆیە ژیانی لە ناو ژینگەیەکی تایبەتیە کللتور و دابوونەریتی وابەستەی ئەکا بە کۆمەڵێک یاسا و ڕێسای کۆمەڵایەتیەوە کە لە قانون و یاسای هەر نییە زانی هەندێک دابوونەریتی کۆمەڵایەتی هەیە کە لە یاسا گرنگترە بەڵام لە ناو یاساشانە زانی لەبەر ئەوە ئەمە بچەسپێنین چونکە لە هەموو وڵاتانی دنیا زۆر گرنگی بە دابوونەریت و کللتور ئەیان دوای ئەوە جارێکی کە ئەگەر داوای لە بردنەکەم بڕێم بەڵام کاک دکتۆر ئێمە یەکێک لە کێشەکانمان ئەوەی ئەگەر پشت بە یاسانە بەسین کاریگەری یاسانە بێ لە سەرتاک کاریگەری یاسانە بێ لە سەرتاک منێک ڕوبەڕووی یاسانە بمەوە چەند جارێک لەسەر ئەوەی کۆمنتێکی خراپە نووسم وێنەیەک بە خراپی بەکار ئێهێنم چەندین جار بە خۆمە ئەچمەوە جارێکی تر ئەوە ناکەم ئێمە دووشت هەیە زۆر گرنگە ئەبێ لێشی کەینەوە یەکەم کە تۆ کارێکی واکەی تەمان قەزدم ئەوە نیە کە خوا نەخواستە جەنابەت وەڵام شتی واکەی نا کە کەسێک کارێکی واکە نەک جارێت دەجارە بێ ڕوبەڕووی یاسا بکرێتەوە نەک جارێت دەجارە بێ عقوبە بدرێەوە مۆزوعێکی ترە بەشێک لە تەربیەکردنی ئینسان عیبارەتە لە عقوبەدان سزا ئەوەندەی ڕادیعی تربەوی هەیە ئەوەندە ڕادیعی عەزیەتدانی نییە حەزەکەم پێت بڵێم ئەوە یەکەم دووەم ئێمە ئەمانەیە ڕێ لەمە بگرین ئێمە حیوارەکەی ئەم شەومان لەسەر ئەوەیە ئێمە ئەمانەوێت تاکێ دروستکەین کە ئەو شتەنەکە ئێمە ئەمانەوێ وەکو کاکە زانا نمونەیەکی زۆر جوانی باس کرد کاک دکتۆر کەریم کە سڵاو ڕێزبان هەیە بۆی بەرنامەیەکی جوانەکە لە 5,000 کە سێریەکە مەلعیلم ڕەنگە شتێکی زۆر سادە و ساکار 20,000 کە سێری کابەیەکەوە ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە چۆن وا بکەین ئەم 20,000 بێ بۆ ئەم لا ئەو 5,000 بەرین بۆ لە ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە کەواتە ئەمە بە یاسا ناکرێ بە تەنها بە پەروەردەی تاگەکرێ ئەزانی بە پەروەردەی کۆمەڵگە ئەکرێ بە بەرزکردنەوەی هۆشیاری تاگەکرێ ئەزانی ئێمە کێشەی سەرەکیمان ئەوەیە من زۆر جار مناقەشەی ئەوەکەم میدیای ئێستا لەگەڵ ڕێزمە کە کەناڵی کورسات جێگەی فەخرە بۆ هەمومان وەتوانیوێتی سنگ و قورسایی خۆی لە هەموو ڕێکەوە بپارێزێ من یەک نمونەت بۆێنەوە کاکەزانە بەڵێ چەند ساڵێک پێش ئێستا ئاو زۆر بوو ئاو 2019 باران زۆر بوو وا بوویانە باران زۆر بوو بەهۆی لافاو پێناسەی لافاو چییە؟ بەرزبوونەوەی ئاوە لە ئاستی ڕووی زەویەوە دەریاوە چی ناوەی ناوینە باشە؟ بەڵێ لە زمانی کوردیە پێشگرێکمانەیە پێشگری هەڵمان هەیە هەڵ بۆ سەرەوەی ئەڵێ هەڵمدا هەڵم خست هەڵم نا ڕوانیە؟ بەڵێ پێچەوانی ئەوە بۆ خوارەوە دامان هەیە ئەڵێ دام گرت دام خست دام ڕمان وانە؟ باشە ئێمە یعنی ئەمە شتێکی زۆر سادەیە کاکە ئەڵێ ئاو لە ئاستی ڕووی دەریا بەرز بووە کەواتە لافاو هەڵەسێ دەمن لە کەناڵی جیاوازەوە ئەم بینی یەکێی و لافاو کەوتەوە یەکێی و لافاو ڕوویدا شەڕ ڕوویداوە ئەزانی ئاگر ینی تەسیری لەسەر زمانی کوردیشە ئەزانی چۆنە کاکە پیرەمێرد ڕۆژنامە نووس بۆ مەسەلەن سەیری ئیتیمامێکی بە زمانی کوردیدا ئەو زمانزانە کاکە بزانە ئەمەی من باسی گەشتی زۆر سادەیە ڕۆژانە غەڵەتی سەیسێ ڕوئا تەرجەمەی تۆ باسی عەرەبیت کرد بەڵێ لە عەرەبیە يعني عليه قام وزير مثلا وزير الداخليه مثلا في العراق مثلا بزياره رسميه لفلان شان او عليه وزيري ناخو هەڵسا بە سەردانی کرد ئەی دانیشتی کرد کاکی خۆم چۆن شتی وە ئەبێ کاکی عەزیزم مەسەلا لە نمونەی بەسیتە پێ بڵێم ئەڵێ کاکی خۆم ئەمە دوو شەمان هەیە لە زمانی کوردیە یەکیان لێ پرسینەوە یەکیان لێ پێچینەوە باشە
برنج و کەرەوز و باینجان و تەماتە و ئەمانە تێکەڵەکەی یاپراقی لێ پێچیتەوە وانە بەڵام شتێکی کەمان پێوتێ لێپرسینەوە ئەمە لە عەرەبیا پێوتێ ئەلئیدانە المحاسبە باش ئەڵێ پۆلیسی فلانە وڵات لە خۆپیشتاندرانی پێچایەوە یاپراقی لێ دروست کردوون کاک دکتۆر دانایانی ئەمە یەکێکە لە کێشەکان کە دکتۆرەخان ینی ئەمانە کێشەی زۆر ئەمە زانی چۆنیە کاکی عزیزم یەکێک لە مەهامی ڕاگەیاندن چییە؟ دوو مەهامی هەیە یەکێکیانەوەی کە زمانێکی یەکگرتوو بۆ ئەو گەلە دروستکە بۆ میلەتە دروستکە کاک دکتۆر ئێمە کێشەی زمانی ستانداردمان هەیە لە نووسین و لە زمانەکە بڵێ من چەند ساڵێک بۆ خۆم پێش ئێستا هەر لە بەشی ڕاگەاندنی خۆم داوای ئەومان کردکە کۆنفرانسێک بکەین وەکو کۆنفرانسێکی لغەوی زمانەوانی بکەین بۆ ئەوەی بزانین زمانی ستانداردمانە بێت کاک دکتۆر هیچ کاتێک هیچ شتێک تەواو نابێ ئێمە پێویستمان بە پەروەردەیەکی میدیایە پێم خۆشە ئەو مناقەشە جدیا بۆیە خۆم بێدەن کردووە باش مادام شتەکە بچێتە مەسارێکی زۆر جدیە پێویستمان بە پەروەردەیەکی میدیایی ساڵی 1992 پەرلەمانی کوردستان قەراریدا لەهجەی سۆرانی ئەم شێوەزاری ئێمە ببێتە شێوەزاری ستانداری زمانی کوردی نیمچە ستانداردە ئەمە یەک ئەمە بەکاتە زمانی ستاندارد قەراری سیاسی ئەوێ بە قەراری سیاسی دەرچوو ئەمە یەکەم دووەم ئەمە پێرێ ساڵی 1970 تا 1970 گۆڤارێک دەرەچوو لە بەغدا کۆڕی زانیاری کورد باشە چەند عادەتێکی لێ دەرچووە ئەوەی یەکێکە لە شانازیە گەورەکانی میلەتی کورد یەکێکە لە شانازیە گەورەکانی میلەتی کورد ئەزانی لیژنەی هەبووە لیژنەی زمانەوانی هەبووە بۆ جوگرافیا بۆ مێژوو بۆ فەلسەفە بۆ فیزیا بۆ کیمیا بۆ هەموو ئەمانە ئەزانی لیژنەی هەبووە هەموو ژمارەیەکی تەماشاکە کۆمەڵێک زارەوە کۆمەڵێک دەستەواژە غەڵەت نووسراوە ڕاستکراوەتەوە دەبا بگەڕێنەوە بۆ هیچ نەبێ باشە شتێکی دکتۆر کاکی خۆم شتێکی بڵێ ینی دەستگای ئێمە دەستگای چاپ و پەخشی سەردەم 12 قاموسمان هەیە فەرەنگمانێ فەرەنگی بیرکاریمانێ فەرەنگی فیزیامانێ فەرەنگی کیمیامانێ فەرەنگی مێژوومانێ کاکی خۆم ئەمە زانی چۆنە زۆر شت کراوە زۆر شت یعنی بۆچی من ئێستا مەسەن زمانێکی کوردی ئەخوێنمەوە لە ژانی گەلی مامۆستا بەدرای محەممەدا بۆ یعنی کوردیەکی ئەوەندە جوانە لە سەرەتا دەسی پێکەی هەتا کۆتای حەزەقی تەواوی ئەی بۆ ئێستا خەبەرێک پاستەکەم دکتۆر بکاتم بەرە کۆتا بە خولەکەی جمە دکتۆرە چلۆ دکتۆر ئێستا بە پێشەوە باشە دکتۆر دانا ئێمە لە عەرەبیا دکتۆر بۆ بەڵێ مزەکەرە بۆ دکتۆرە بۆ مؤەنەسە وانە ئەی باشە بەڵام خۆی من لە کوردیان ئێرومێمانە بۆچی ئێمە ئێستا بە دکتۆرە چلۆ بڵێم بە دکتۆرە ئەو نیقاشە شێ لە ناو بەشی کوردی بەڵێ جائیزە بڵێ دکتۆر جائیزە بڵێ دکتۆرە لە کوردی و عەرەبیا عضو شەروایە کەلیمەی عضو جائیزە بۆ مزەکەر و بۆ مؤەنەس سپاس دەکەم کاک دانا هەر حەزم کرد کۆمنتێک لەسەر قسەکانی کاک دکتۆر دانا بڵێم ئێمە باس لە پەروەردەی مێدیاییەکەین ئەگەر بگەڕێنەوە جەنابی باسی گۆڤارێکی کرد بگەڕێنەوە بۆ ڕۆژنامە و گۆڤارەکان وەکو جەنابی باسی کرد چەند وشەی جوان دەستەواژەی جوان بەکار هاتووە لە نووسینەکانە ئەمە ئەگەڕێتەوە بۆ زاڵبوونی ئەو فکرە ئەدەبیاتانەی کە ئەدەبیەکان ئەدیبەکان زیاتر ڕۆڵیان هەبووە لە دەرکردن و دەرچواندنی ڕۆژنامە و گۆڤارەکانە ئێمە ئێستا بۆ سۆشیال میدیا کە لە کۆنتترۆلی هەرهەمومان دەرچووە هەر کەسێک مایکێک و مۆبایلێکی بەدەستەوەی ئەبێتە مێدیاکار و ڕۆژنامەنووس خۆی بە ڕۆژنامەنووسێک دەرئەخا وێب تیڤیەک دانێ خۆی بە ڕۆژنامەنووسێک دەرئەخا کە لە کاتێکە ئەساس و ئەدەبیاتی قسەکردنی لە بواری مێدیای و ڕۆژنامەگەریانە ئێمە کێشەکەمان لە دەستەواژەکانە ئەو دەستەواژانەی کە من برینارەکە جەنابەت برینارەکە کاک دکتۆر دانا برینارەکە زۆر جار دەستەواژەکان مێژوومان برینارەکە کە مێژووی برینار کردین ئێمەی برینار کرد داهاتوومان برینارەکە کەواتە ئێمە هەر هەمومان لە ناو مێدیا و لە ناو بواری ڕاگەاندنە پێویستمان بە خۆداچوونەوەیەکە ئیتر ئەم بە خۆداچوونەوە لە ڕێگەی تەفعیلکردن و تعدیلکردنی یاساکان ئەبێ لە ڕێگەی بەشەکانی مێدیا و ڕاگەاندنەوە بێ کە من گومانم نییە کاک زانا گومانم نییە لە بواری مێدیایە بەشەکانی ڕاگەاندن و تەکنیکی مێدیا زۆر شتی جوان فێری خوێنکارەکانیانەکەن بە حکومەوەی من خۆم چەند ساڵێکیش هەر لە بواری مێدیایە مامۆستا بووم و ئەزمموی پێشوەختشم هەبووە بەڵام
سیاسەتی کەناڵەکە سیاسەتی دیجیتال میدیاکە ئەو کاری کردووە کە جۆرێک لە ئازادی داوە بە میدیاکارەکەی چۆن قسەکە بیکە ئێستا خەڵکێک کە دیقەتی ئێمە لە کەناڵەکانی تەلەڤیزۆنەوە یعنی وایان لێ هاتووە زۆران ئەڵێ ئێمە لە قسەی تەلەڤیزۆن تێناگەین بەبێ سادەتر تێناگەین زۆر باشە دکتۆرە من کاتەکەم دیاریکراوە زانین چی لەو بەرنامەیە دەرکەوە دکتۆر دانا دکتۆر سرۆ سیرکە ڕاگەاندن پەیوەندی بە ژیانی تاک بە تاکەوە هەیە سیرکە ڕاگەاندن پەیوەندی بە پرسنیتەوەی هۆیە کە مەسەلەن زمان لە ناو پرسەنەتەوەیەتەکەەوە دکتۆرە ها تەماشای دکتۆردانای ئەمە ڕاکیشە بۆ مەسەلە زمانەوانی بۆ مەسەلە کۆمەڵایەتەکان بۆ مەسەلە کەسیەکان من زۆر سپاسانەکەم دکتۆر سرۆ شەهاب مامۆستای زانکۆ و پرۆفسۆر دکتۆردانا ئەحمەد سەرنووسەری گۆڤاری سەردەمی عەرەبی سپاس بۆ ئەو گفتوگۆیە بینەرانی خۆشەویست ئینشاڵڵا کوردستان هەر ئاوادانە بێ و زمان و مێدیا و هەموو سێکتەر و بوارەکانیش هەمیشە بەرە و گەشە سندوو بەرە و باشە ئەچن ئینشاڵڵا ئێمەش پانۆرامامان پێشکەشکرد نەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ